بچین لپارلمان کردستانی یاخود او پارلمانتارین کو گرفت گرتینه بر به کنفرانس روزنامه‌وانیان برچ همو دنگ و رنگکانوا پارلمان حرمتی خوی هيا تایبەتمەندێتی خۆی هەیە بەرهەمی خوێن و خیتابی خەڵکی کوردستانە لەو ڕوانگەیەوە ئەم داخوازی هاتەکایەوە خاڵی دووەم بریتی بوو لەوەی کە لە پرسی موچە پێداویستی خەڵکی کوردستان لە ژیان و گوزەران پرسی داهات و پرسی شەفافیت پرسی خەرجی لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستاندا پرسی چاکسازی لە مەسلەی موچە لەسەر میلاکاتی حکوومەت لە بوارەکانی فەرمانبەران و خانەنشینان خاڵێکی تر بریتی بوو لەوەی کە پشتیوانیەکی ڕاستە و خۆی پەرلەمانتارانی کوردستان و پەرلەمانی کوردستان پیشان بدەین بۆ ئەو ناڕەزایی و خۆپیشاندانیانەی کە خەڵکی کوردستان لە شار و شارچکەکان لە پێناو هەبوونی موشە لە پێناو شایستەیی و ژیانێکی باشتر لە پێناو ئەوەی کە ئایندەیان مسۆگەر بێ و هێزە سیاسیەکان بە خێرایی بگەن بە ڕێکەوتن ئەو گرفتانەی کە داعش و حکوومەتی ئیتیحادی بۆ ئێمەی دروست کردووە و ئەو گرفتانەی لە ئەنجامی هاتنی ئاوارە و کۆمەڵێک پرسی تر بۆمان هاتووتەکایەوە ئێمەی هێزە سیاسیەکان حکوومەت و پەرلەمان لەو جەدە لە بێزەڵتیە بینە دەرەوە نەبینە بارێکی گران بەسەر خەڵکی کوردستانەوە پەرلەمانتاران مانیان گرت مانگرتنەکە بەردەوام بوو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان چەند جارێک هاتنە لای مانگرتووەکان لە پەرلەمانی کوردستان کە سوکاری قوربانیانی شەهید لە هەڵەبجە و لە ئەنفال هاتنە لای پەرلەمانتاران دوجار بەوە ئیکتیفا کرا کە بەڵێ دانیشتەکانی پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بابەتانە دەبێ بەردەوامی هەبێ بۆیە ئەمڕۆ دانیشتن لەسەر ئەو پرسانەی کە ئاماژەمان پێکرد خراە بەرنامەی کارەوە و ئەمڕۆژ بە دەستپێکردنی دانیشتەکانی پەرلەمان ئەو یاداشتەی کە ئێمە وەکو بیرۆکە بەشێکی پەیوەستە بە حکوومەت بەشێکی پەیوەستە بە پەرلەمان بەشێکی پەیوەستە بە حیزبە سیاسیەکان خوێندرایەوە وەکو بیرۆکەیەک لەناو هۆڵی پەرلەمانی کوردستانە بۆیە ئاسۆیەکی شەیە کە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان ڕاستەوخۆ دابنیشن پێکەوە و ئەو بەڵێنە بەزارەکی وەرگیراوە کە بتوانێت دابنیشن و لە هەفتەی ئایندەدا دانیشتن لەسەر ئەم پرسانە بکرێەوە وەزیرەکان بێنە هۆڵی پەرلەمانی کوردستان ئەو بەڵێنە وەرگیرا لەلایەن فراکسیۆنەکان لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆیە ئێمە لێرەوە ڕای گشتی خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە پشتیوانی ناڕزایەتیەکانیانین خۆپیشاندانەکانیان بە شێوازێکی مەدەنیانە تێئەگەین لە معاناتیان لە کەم دەستیان بەڵام تێگەین لە ورەی بەرزیان لە ورەی پێشمەرگانەیان سڵاو بۆ پێشمەرگا بۆ کەسوکاری شەیدان بۆ بەرگەگرتنیان بۆ ئەو هەموو معانات و قەیرانانەی لە هەرێمی کوردستاندا هەن داوا ئەکەین وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان حیزبەکان وەزیرەکان ئەنجومەنی وەزیران ئەوەی خۆی بە پەرپرس دەزانێ ئەو معاناتانە بکاتە هەوێنی تەواضع بۆ گەیشتن بە ئاکامێک بۆ گەیشتن بە ئەوەی پەرلەمان بتوانێت کاروبارەکانی بە شێوازێکی تۆکمەتر و ئەکتیڤتر بەڕێوە بەرێ لەو ڕۆوە ئێمە لەم ڕۆوە مانگرتنەکە هەڵدەگرین ئەمە پەیامێک بوو ڕاستە شەوێک پەرلەمانتاران لە هۆڵی پەناگیریدا مانەوە جاری یەکەم ساڵی 95 لەگەڵ سەرۆکی پەرلەماندا بۆ ساندنی شەڕی ناوخۆ لە هۆڵی پەرلەمان مانگرتن گیراوە چوونەتە پەناگیری بەڵام ئەمە جاری دووەمە خۆشبەختانە خۆتان دەبینن لە حیزبە جیاجیەکانی کوردستان لە حیزبە کاریگەرەکانی کوردستان ئەوانە یەک فراکسیۆنیان هەیە تا زۆرترین فراکسیۆن پێکەوە بەشداریمان کردووە لەم پەناگیریە لەم مانگرتنە ئەمە تعبیرە لەو مانگرتن و خۆپیشاندانەی کە لە قەزا و ناحیە و گوندەکاندا دەگیرێ و هیچ کەناڵێکی ڕاگەیاندن نایگوێزێتەوە ئەمە لە پاڵ سەرۆکایەتی پەرلەمان و لە پاڵ سەرۆکایەتی حکوومەت و حیزبەکاندا ئەم کارە کراوە ئەمە مەسجێکە فشارێکی گەورەیە بۆیە لێرەوە ئێستا کە برای بەڕێز حاجی کاروان ئەو یاداشتەی کە لە ناو پەرلەمانی کوردستاندا خوێندراوەتەوە و دەکرێتە بنەما بۆ گفتوگۆ و کارنامە و ئیش لەسەرکردن دەخوێنێتەوە دواتر هەر ئەندامێکی تر کە بە پێویستی زانی ئیزافەیەک بۆ ئەو قسانەی ئێمە بکرا کە نەکراوە دەرفەتی ئەبێ قسەکانی تەواو مانگرتنی پەرلەمانتاران لە هۆڵی پەناگیری لە 6 دەی 2015 بۆ ئەم چەند پرس و داواکاریانی خوارەوە یەکەم پەرلەمان دانیشتنەکانی خۆی تەرخان بکات بۆ قەیرانەکان و بانگێشکردنی وەزیرەکان. دوو حکومەت بە زووترین کات هۆکاری دواکەوتنی موچە بۆ پەرلەمان ئاشکرا بکات و چارەسەری دیاری بکات و دواتر پەرلەمان پەسەندی بکات لەگەڵ پێداچوونەوە بە موچەی خانەنشینی بە جۆرێک دادپەروەری بەرجەستە بکات. سێ
پێویستە حکوومەت بە زووترین کات بەدەم داواکاری مامۆستایان و هاوڵاتیان و ناڕەزایی و فەرمانبەرانی مانگرتوو بچێت و داواکاریەکانیان جێبەجێ بکات. 4. پەسەندکردنی پرۆژە بڕیارێک بۆ لێپرسینەوەی ئەندامانی ئەنجومەنی وەزیران بە غیابی لە کاتی ئامادەنەبوونیان دوای بانگێشتکردنیان لەلایەن پەرلەمانەوە. 5. پێویستە لایەنە سیاسیەکان بە زووترین کات بگەنە ڕێکەوتن لەسەر کێشەی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەگەرنا پەرلەمان پرسەکە یەکلا بکاتەوە. 6. پێویستە بە زووترین کات هەردوو سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان کۆ ببنەوە بۆ دۆزینەوەی میکانیزمی هاوبەش لە جێبەجێکردنی ئەرکەکان. 7 و کۆتایی پرۆژەیەکی هاوبەش لە نێوان حکوومەت و پەرلەمان بۆ چاکسازی ڕیشەیی ئامادە بکرێت لەسەر پرسی داهات و خەرجی لە مەلەفی نەوت و سامانە سروشتیەکان بە زووترین کات. زۆر سوپاستان.